بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. برایانی عزیز و خۆشەویستم، پشت بەخوای پەروەردگار بەردەوامین لەسەر پرۆگرام و شەرحکردنی پرۆگرامی زاد قۆناغی یەکەم بابەتی پەروەردەی ئیسلامی تەزکیە. ئێمە لە دەرسەکانی پێشووە باسی مافەکانی کوڕ و ئەولادمان کرد، یعنی کوڕ و کچ لەسەر باوک و دایک. طبعا باسی ئەومان کرد کە هەندێ ماف هەیە، یان هەندێک حقوقەیە لە پێش لە دایک بوون و هەندێک حقوقەیە ئەکەوێتە پاش لە دایک بوون. ئەوانەمان هەمووی باس کرد لەو باسی کە باسی پاش لە دایک بوونەکەین گەیشتینە خاڵی حوتەم لاپەڕەی 44. کاک ئازادگیان بفەرمە. إنفاق على الولد بما يحتاج من غير إسراف ولا تقصير. یەکێکی تر لە مافەکانی ئەولاد لەسەر باوک و دایک ئەوەیە خەرجیان لەسەر بکەی، مەسروفیان بکەی. یعنی پێویستە مناڵ بە تایبەتی لە کاتی مناڵیە پێشەوەی پێ بگە و ئیش بکە و کاسبی بکە، پێویستە باوک و دایک یان پێویستە باوک بە تایبەتی ئینفاقی لەسەر بکە، ئینفاقی لەسەر بکە بەوەی کە پێویستی پێیەتی، بەڵام ئاگاتان لێی بێ دائیمەن بەبێ ئیسراف وسط، یعنی ئینفاق ئەبێ بکەی، نابێت تەقدیر بکەی، یعنی دەست بگریتەوە، و کاتێکیش ئینفاقەکەی ئیسراف نەکەی، زیادە ڕەوی نەکەی، بەڵکو وسط بەهینی خۆمان، یعنی نە ئاوا کە هیچی تیان نەمێنێت، یعنی زیادە ڕەوی بێ، نەیش ئاوا تون بگری و بێبەشیان کەی، بەڵکو ئاوا بێ بە شێوەیەک بێ کە زوڵمی لێ نەکەی و حەقەکانیشی جێبەجێ بکەی بەپێی توانای خۆت و ئیمکانیاتی خۆت. بەڵێ. فلا خلاف بين الفقهاء في وجوب إنفاق الأب على ولده ذكرا كان أو أنثى. خلاف و جیاوازی لە بین زانایانی ئیسلامان نییە لەسەر ئەوەی کە واجبە لەسەر باوک ئینفاق لەسەر ماڵ و مناڵی خۆی بکە، واجبە. بە تایبەت ئێستا لەم زروفە مناڵ ها لە مەکتەبە و لە قوتابخانەیە حتا وەکو ئەگاتە دەستی، یعنی وەکو بڵێ دەستی دارەگرێ و کاسبیەک فێرە بێ، پێویستە لەسەر باوک کەوا ئینفاقیان لەسەر بکە. حمايته مما يهدد حياته ويؤذيه وعدم التعدي عليه. پاراستنی مناڵ لەو شتانەی کە هەڕەشەیە بۆ سەر ژیانی و ئازاریەدا و تعدای لێ نەکرێت. ئەنی بەڕاستی پەروەردەی مناڵ ضرورە، ئەدەبدانی ضرورە، بەڵام زوڵمی لێ نەکرێت بە نوسح و تەناسح بەو شێوەی کە لە پێغەمبەران کردویانە، بەو شێوەی کە پیاوچاکان کردویانە. بەڵێ. ومن صور ذلك لە هەندێک وێنەی پاراستنی مناڵ تحصينه بالرقية الشرعية من الشيطان والحساد وكل مؤذن. قەڵغان دروستکردن بۆ مناڵەکەت بە ڕوقیەی شەرعی، فێریان بکەی هەتا مناڵن خۆت بۆیان بخوێنی، کە گەورە بوون زوانیان گرتووەوانە، زوانیان پاراو بوو، لەگەڵ تۆیا بیڵێنەوە. زۆر گرنگە ئەو ڕوقیە شەرعیە، ئەزکارەکانی بەیانیان و ئێواران، ئەزکارەکانی نان خواردن، ئەزکارەکانی ئاو خواردنەوە، ئەزکارەکانی دەرچوون لە ماڵ، هاتنەوە بۆ ماڵ، ڕۆشتن بۆ مزگەوت، گەڕانەوە لە مزگەوت، ئەزکارەکانی خەوتن، هەموو ئەمانە زۆر زۆر ضرورن مناڵ فێر بکرێ. سواربوونی سیارە، یعنی ئەمانە هەمووی ئەزکارێ لێکن، زۆریش گرنگن کەوا ئێمە پابند بین پیانەوە و مناڵەکانیشمان پابند بکەین پیانەوە. زۆر گرنگە ئەو مناڵانە لەزەت و چێژ ئەبینن، بەڕاستی لەزەت و چێژ ئەبینن، ئەو مناڵانە لەزەت و چێژ ئەبینن لەو زکرانە ئەگەر فێر بن مدەتێک لەگەڵ تۆیا بیڵێنەوە. زۆر گرنگە ئێمە مناڵەکانمان ڕابێنین لەسەر ئەو ئەزکارانە. من ڕاستیەکەی لە ماڵەوە بە جەماعی ئەو زکرانە خوێنین، و کاتێک سواری سیارە ئەبین بە جەماعی خوێنین، و کاتێک ئەڕوین بۆ مزگەوت بە جەماعی خوێنین. هەتا وای پیاتۆ جاروایە من خۆم لە بیرمە چێ جاروا هەیە، یەکسەر دەرگاکەدا ناخن ئەڵێن باوە زکرەکان بەدەست پێ بکەین، یعنی ئیتر بووەتە سەلیقەیەک لە گیانیانە. ئەوەش زۆر زۆر گرنگە ئێمە لە مناڵە دروستی کەین. عن ابن عباس رضي الله عنهما قال: كان النبي صلى الله عليه وسلم
يعوذ الحسن والحسين ويقول إن أباكما كان يعوذ بها إسماعيل وإسحاق. أعوذ بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة. في غمري خوش بسمع صلى الله عليه وسلم ابن عباس أفرمي خوان لخوي ولا باوك شيرازي به أفرمي في غمري خواه صلى الله عليه وسلم تعويذي حسن وحسين يكرد بهندي أذكار لو أنا بون من أميان كإن أباكما يفرموا باوكتان يعني بس باوكتان إبراهيم عليه السلام أمي بإسماعيل وإسحاق كرد بإسماعيل كري وإسحاق كري أي كرد كفيري أم ذكريان يكرد أم ذكر زور جرينجا بو تشاو بو نفس بو حسودي پاراستن لە شەڕی شەیطان خۆشەویستەکانم ئەم بابەتانە زۆر گرنگە زۆر واللهی بەکەمی مەزانن ئەمڕۆ ئێمە لە زەمانێکین زەمەنی حەسادەت زەمەنی چاوپیسی زەمەنی یعنی زۆر خەتەرە زروفێک ئەمڕۆ تێکەوتین زۆر خەتەرە تەسەوور ئەکەن برا حەسودی بە برا بە تەسەوور ئەکەن یعنی نزیکترین کەست حەسودی پێیەوە سبحان الله بۆیە زۆر گرنگە ئەم ذکرە و ئەم ذکرانەی هاوچەشنی ئەمەش یعنی بەتایبەتی قولەکان لقل يا أيها الكافرون هتقل أعوذ برب الناس وأم ذكر شبتايبت إن أباكما كان يعوذ بها إسماعيل وإسحاق أو الشيء أعوذ بكلمات الله التامة أنا أقرم بوشك كامل وتواوكاني خواهي پروردگار من كل شيطان وهامة لحمو شيطانك ولحمو دياندارك آزار جينر ومن كل عين لامة ولحمو شابكي بيس ولحمو شابك كحسودين كبا أم ذكر خۆشەویستەکانم زۆر گرنگە من زۆر جار هەندێک برادێن ئەڵێ مامۆستا بڕێک کێشەی خۆی باسەکە ئەڵێم برا ذکرەکان ئەخوێنی بەخوا مامۆستا ئەیخوێنین و برا ئەیخوێن و نایخوێنین نییە ئەم بابەتە چارەسەرەکەی بەو ذکرانەیە هیچ چارەیەکی تری نییە خۆپاراستن ئەمڕۆ بەو ذکرانەیە ئەبێ ئێمە خۆمانی فێرکەین بیکەینە ویردی زمانمان ماڵۆ مناڵمانی لەسەر ڕابێنین ئەگینا بەڕاستی دوایی تووشی هەر موسیبەتێک هەر ناڕەحەتیەک هەر ناخۆشیەک ببین لۆمەی خۆمان بکەین دفع الأذى عنه لابردنی ئازار لەسەر مناڵەکەت ئەویش بەشێکە لەو پاراستنی مناڵ عن بريدة رضي الله عنه قال بينا العربية بينما وبينا شيء كيشنية بين رسول الله على المنبر يخطب إذ أقبل الحسن والحسين رضي الله عنهما عليهما قميصان أحمران يمشيان ويعثران بيان هلاكوت ريانا كلو بيان هلاكوت بله فنزل وحملهما فقال صدق الله إنما أموالكم وأولادكم فتنة رأيت هذين يمشيان ويعثران في قميصهما فلم أصبر حتى نزلت فحملتهما بارك الله فيكم بريدة أفرمي روجي كان في غمري خواه صلى الله عليه وسلم لسر من بر وتاري ده وتاري جمعة لو كاته حسن وحسين هاتنا ناو مزقوتو طبعا مالي في غمري خواه صلى الله عليه وسلم درقا كان كوت الريزي يكم كخلق كدانشتو بوتار أوانا هاتنا جروت الحموية يبيني كهاتن يكسر بولاي في غمري خواه صلى الله عليه وسلم منال نازان كريا براكردن هاتن ديالا كلاسكيان توزي شربوا أكوت بر بيان وأكوتن الله صانو أكوتن براكردن بولاي في غمري خواه صلى الله عليه وسلم في غمري خواه صلى الله عليه وسلم خوي فينا جيرا لمن بر دابز يخواروا خطبه جمعي بري دابز يخواروا هل يعني قرت يعني باوشو امجاشو سر من بركي فرموي خوايت على راسي فرمو كأفرمي إنما أموالكم وأولادكم فتنة براسي معلوم نالطن فتنة يعني فتنة يعني بس يوية تاقي كدنوان كنا راحت أبو إنسان كاتي أم دوانم بيني ريانا كردو أكوتن بيان هلا كوتو أكوتن طبعا جلوبرجي كي سوري شان لبرابوه الله الصبر من قرت حتى دا بزي ما خوارو هلا أنا مقرت أما أويك في غمري صلى الله عليه وسلم أراسيانيتي ني الله وبكون يشان بيبقى آزاريان بيبقى طبعا معلوم ناري خود فارزي اصطحابه لأماكن الخير ومخالطته بالصالحين من على كان دقل خوتا ببي
بۆ مزگەوت بۆ شوێنی پیرۆز بۆ تێکەڵکردنیان لەگەڵ ماڵی چاکە لەگەڵ خەڵکی چاکە چونکە کاتێک تۆ ئەیانبەی تێکەڵاوی خەڵکی چاکەکەن ئیتر ئەزان خۆیان تەنیانین ئەزان خەڵکی چاک زۆرە چونکە ئەغلب لە مەکتەب و قوتابخانە یا لە شوێنەکانی تر ئەغلب خەڵکی تێکەڵ و پێکەڵی تایە ئەوان لەوانەیە جاری وایە زۆر جا خراپەش زاڵە بەسەر چاکەیە لە زۆربەی شوێنەکانە کاتێک ئەیانبەی تۆ تێکەڵی خەڵکی چاکەکەی شوێنێک هەر تایبەت خەڵکی چاکە بۆ نمونە ئاهەنگێکی گواستنەوەی ژنە ژنمارە بڕینەیان شایەکە یعنی بە شێوەیەکی شەرعیان نەکراوە مناڵەکان تەبەی ئیتر اعتیادیە کاتی ئەبینن خەڵکی قابەکە اعتیادیە لەلایەن ئەوان على الأقل حجاب کاتێک ئەبین خەڵک التزاماتی هەیە بە بڕێک شتی دینیەوە بۆ نمونە لە شوێنێکایە سەیرانێکە کۆمەڵی خەڵک بەیەکەوە سەیران کاتی نوێژ دێ یەکسەر هەر هەمووی بانگەکەدەن هەر هەمووی ئەڕوا دەستنوێژەکری خۆی ئامادەکەم نوێژ بە جەماعەت ئەکرێ ئیتر ئەوانش فێرە بن کاتێک ئەبینن لەوێشتی ناشەرعی ناکرێ فێرە بن ئەمانش ئیتر لە ئیسەودا لە ناو کۆمەلگایە کە ئەژێن ڕۆڵیان هەبێ لە چاکەکاریە و شەرم نەکەن لە دینداریەتیە ولا بڵاوکردنەوەی دینە بەڵێ عن ابن عمر رضي الله عنهما أن رسول الله صلى الله عليه وسلم قال إن من الشجر شجرة لا يسقط ورقها وهي مثل المسلم حدثوني ما هي. ابن عمر خوایل رازی به خوال خوی و لباوکیشی امام عمر رازی به افرمی پیغمبری خواه صلی الله علیه وسلم فرموی دارێکەیە گڵاقی ناوەرێ ئەو دارە نمونەی مسلمانە پێم بڵێن چییە ئەو دارە کە گڵاقی ناوەرێ وەکو نمونەی مسلمان وایە خوای تعالی لە سورەتی ئیبراهیم فەرمێ ومثل كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء تؤتي أكلها كل حين بإذن ربها فرموي أما باس شي داريكا وقع الناس في شجر البادية خلقي بوا إنيان لسروي كوا أما داري كوية أو دارت شيا عبد الله عليه خلق أواني كذا نشتون هذيك يكشتيك يود أو داراني كلا لا صحرايا أرويت ووقع في نفسي أنها النخلة بلا من لنفس ما دروز بوك أو دار خرماها يعني ما بس كيف يغمر صلى الله عليه وسلم قال عبد الله فاستحييت والله مشر ممكرت فقالوا يا رسول الله أخبرنا بها الله عليه وسلم فقال رسول الله صلى الله عليه وسلم هي النخلة فرمي دار خرماها قال عبد الله فحدثت أبي بما وقع في نفسي عبد الله عليه وسلم باوك متم باورك كاتب يا غمر واي فرموزاني بدار خرماها فقال لأن تكون قلتها أحب إلي من أن يكون لي كذا وكذا فرمي أقر أتود يعني أو كاتتو أو قصد كذا لا من فلانة شد خوش يستربو يعني ما بس عمر أويك أقر بدوتها لو شوينا يعني شانازي أبو عمر ككر عمر عبد الله أو نزيرك وانا اللي هاتوا الله فلانة شد لا من بن الخير أبو أقر تقلوا شوينا بدوتها أما ما بس ليلة ئەمەی بۆ هێناوەتەوەم حەدیسە کەوا سەحابە مناڵەکانیان بردووە بۆ مەجلیسی پیاوچاکان بۆ مەجالیسی خێر مەجالیسی چاکەکاری ئێمەش حەقا ماڵ و مناڵمان بپارێزین و تێکڵاوی خەڵکی چاکەیان پێ بکەین وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين